ئەم دۆخە وێنەی کورد وەک گەل هێندەی تر دەشەوێنێت. ئەبوبەکر کاروانی ڕای وایە. ئەوەی دوێنێ لە پەرلەمانی عێراق سەبارەت بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنە کوردیەکان ڕوویدا، لە جەوهەردا هیچ شتێکی نوێی تێدا نەبوو. فۆرم و هەڵقەیەکی تری ناوکۆکیی تەقلیدی و نەزۆک و بێهودەی نێوان دوو هێزە حکومڕانەکەی کوردستان بوو کە دەیان ساڵە لەسەر حسابی نیشتیمانێتی کوردستانی و داڕزاندنی درێژەی هەیە و لە ناوەرۆکدا دژەمێژووە. ئەم دۆخە وێنەی کورد وەک گەل هێندەی تر دەشەوێنێت. وەک پێکاتەش لە بەغدا نیمچە کۆتایی پێدەهێنێت و لە بەرگی کۆمەڵی خێڵی سیاسی دژبەیەک و پێ هیچ ناسنامە و استراتیژیکی هاوبەشدەی خاتە ڕوو. بەڵگەش لەسەرەوەی کوردی باشوور لە قەیرانێکی جددی و قۆڵی بە گەلبوون و سەرکردایەتی و سیاسەت و خەمڵینی بزوتنەوەی ناسیۆنالیستیدا دەژیت.